وەساجی ئاماندی نەبی بەخێر بن براگە خۆڵبازارتدا بەخێر بن چۆنی ئەحواڵت باشە؟ سەلامەت سەحەت چۆن ئەحواڵ باشە؟ لێوەی دیاخوات ناوی جەنابەت؟ نەوزاد ئەحمەد محەممەد دانیشتووی شاری کەلارم ساڵی 1975 لەدایک بوومە بەڵێ خێزانداری وەستا نەوزاد؟ بەڵێ خاوەنی خێزانم و چوار منداڵیشم هەیە ئەی ئاستی خوێندنت تا چەندت خوێندووە؟ تا نۆم خوێندووە تا نۆم خوێندووە ئەکاتە ئێستا کاتە هینێک زۆر باشە وەستا نەوزاد لە کەیەوە میشە دەکەی ئەم کارە؟ وڵات تقریبان 35 ساڵە ئەم کارە ئەکەم ڕاستی ئەم شوێنەی کە ئێستا تۆ کاری لێ دەکەی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کەی بۆ چ ساڵێک؟ واللهی قوربان ئێمە هەر لە کاتی ئەلادی ڕوخانەکان کە لە مەجموعە دروست بووە لە شاری کەلارەوە ئێمە دەستمان کرد لەگەڵ باوکمە ئەم کارەمان کردووە زۆر باشە ئەم کارەش هەر ڕاستی ئیشی پورەچێتیە جگە لەم کارە هیچ کاری ترت کردووە پێشتر؟ وڵات سەردەمانی دوو هەر لەگەڵ باوکمان زۆر کارمان تاقی کردوتەوە زۆر باش وەکو حەز و خولیایەک ئەم کارەمان هەڵبژاردووە ڕاستی ئەو کارانەی کە پێشتر تاقیت کردوتەوە زیاتر لە چ کارێک بەردەوام بوو یعنی زۆرترت پێچوە زۆرتری خیاندووە تیشکردنی ینی کەرستەی کشت و کاڵ زۆر باشە کەرستەکانی کشت و کاڵ تەوداس و باریە و ئەو شتانەی کە وەسایلی کرێکارن و پیشەوەران زۆر باشە وەساجیان کاری ئاسنگەری ینی ئەگەر بڵێن جیاواز بەجاران چ گۆڕانکاریێکی تێدا بەسەرات؟ وڵی گۆڕانکاری ئێستا ڕاستی ئەم سەردەما تۆزە ئەو کارانەی ئێمە دواکەوتووە لەوەی خەڵکی ئەم سەردەما هەموو شتەکان بە حازری ئەکرد لە سینەوە دێ لە وڵاتەکانی دەرەوە دێ لە ئێرانەوە دێ لە تورکیاوە دێ یعنی تاسیری لە کاری ئێمە کردووە و کاری ڕۆژانی ئێمە ڕاستی بەڵام سەرڕای ئەو هەموو قەیرانانەی ئێمە هەر هەوڵمانداوە ئیشەکەمان پەرە بێ بین لەبەر ئەو شتانی ئەو وەسایلانی دێتە وڵاتی خۆمانەوە ڕاستی پێویستی بە تیشکردنەوە دەمەزەردا لەش ساغ بێت ئێستا ئەوەی کە کاری لەسەر دەکەی چییە؟ ئەمە چی پێ دەڵێن؟ وڵی ئێمە زیاتر وەکو کەلار بەناوبانگە بە سەوزە زیاتر داسی سەوزە و داسی درە و دروست دەکەین داسی مەرەزە هەروەها داسی گەنم بۆ درینەوەی گەنم وەساجیان کاتی زۆرت پێویستە بۆ دروستکردنی ئەم کەلوپەلانە؟ هەرە وڵا ئەو شتانەی بە تایبەتی چەقۆ ڕەنگە ڕۆژێک هەر ئەو پەڕی دوو چەقۆ دروستکەین ئەگەر چەقۆیەک تایبەت دیێ و کە بەدڵی ئەو کەسێ ئەو مشتری کە دێتە لابان زۆر باشە ئەی مێژووی ئەو دەستگایە کە ئێستا تۆ کاری لەسەر دەکەی بەڵێ ئەمە پێی دەوترێت دەستگای یاخود ئەمە خۆی کوورێ پێک هاتووە لە هەوایە ماتۆڕی هەوایەکە لەگەڵ وڵی تقریبان وەک باسم کرد من هەر لە سەرەتای پۆلی پێنجەوە دەستم کردەوە بەم کارە لە پۆلی پێنجی یعنی قەزدم مەبەستی من ئەوەیە ئەم فڕنا ئەم دەستگایە ئەم کوورەیە ئەم کوورەیە یعنی جارانیش هەبوو ئیشتان لەسەرەوە دەکرد ئێمە جاران من باوکم مناڵ بووم شاگردی بەردەستی بووم ڕاستی هەر لە دیهاتەکان ڕووخاوە یعنی ئێمە هاتوونەتە شاری کەلارەوە ئەم کارەمان کردووە هەر لە مەجموعەی بەردەسوورەوە ئەو وەسایلانش کە دروستمان کردووە ئەوانە یەکوانە چین ئەمانە چین ئەمانە هەموو خۆت دروست کردوون داسی سەوزە بڕە هەروەها چەقۆیە ئەمانە داسەکانی جۆریان زۆرە ڕاستی داسی سەوزە بڕمانەیە داسی قامیش بڕمانەیە داسی درۆمانەیە کە سوکترە لەوەیە ئەو داسە سەوزە بڕی کە پێی دەڵێن داسی سەوزە بڕ چەند کاتی ویستوە تا حازر کراوە؟ وڵات تقریبان ڕۆژانە دەداسێک دروست دەکەین ینی ڕەنگە 5 سەعاتێک باشە سەعاتێک ببال بابەتەکانی تر شەکەشکێنی شەکەین تەوداسەکەین تەوداس ئەیوەساجیان هەروەها ئیشکردنی خدا بکەین یعنی شتەکانمان زۆرە ئەگەر ڕەنگە بەم کاتە نەتوانین باسی بکەین ئیشکردنی ئاسنگەری بەراورد بە جاران ئاسانتر بووە یاخود هەر وەکو جاران قورسە چکە جاران دەستگایانە نەبووە وەڵی خۆی کارەکار ئاسان نییە ئەم سەردەما ڕاستی بەڵام هەوڵم داوە من کارەکەی خۆم تۆزە ببەمە پێشەوە هەوڵم داوە دەستگایەکم دروستکەوە دەستگایەک کە بلەوە تەنیام و شاگردم نییە دەستگایەکی هیرم دروست کردووە چەکوش تێک هاتووە بەڵێ خۆم دروستم کردووە هەوڵم داوە کارەکەم ببەمە پێشەوە دەستگاکە بەڵێ دەستگاکە ئەمەیە دەستگاکە ببینیت دەستگاکە ئەمەیە بەڵێ زۆر هەوڵم داوە ینی لە وڵاتانەوە بێت بەڵام زۆر گرانەکەوێت ڕاستی داوای دەفتەرونیە دوو دەفتەریان کردو لێم
بەڵام من ئەو پەڕی دوانزەوە ڕقی تێچووە ئەم دەستگایان دروست کردووە تێک هاتووە لەم چەکشە ئەم چەکشە ئەم دەستگایە هەروەها ماتۆڕێکی سریفێ ئەم برادرە هاتووە فەرموو بزانە چی دەوێت بەڵێ کاکەگیان بەخێر بێ سەر چاوم بەڕێزی یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم ئەمە زەحمەت نەبێت لە شووا گێڕووە بەڵێ ئەی زۆر چاکە دێنە ئەی باشە وەساجیان بەڵێ ئیشەکەتان تاوکەن فەرمون بەڵێ ئەمە ڕاستی ئەمە زۆر چاکە شڵا هەوڵەدەم بۆکو خۆی بێنمە بۆت ئەی خەمە کوورەکەی شەڵا هەر لەسەرەوە بۆ چاکەم بەڵام ئەبێت داینەی بۆ بەیانی بۆ داینی بۆ بەیانی شەڵا چاکێکەکەم وەکو خۆی لیەکەمەوە بەس پێم گەێنی لەبەرەوە باشە براگیان بەخێر بێ وەستاجیان ئێستا هەندێک گەنجمان هەیە گەنج لە ماڵەوە دانیشتون دەرچووی زانکۆن دەرچووی پەیمانگاکانن ڕەنگە خاوەنی هێز و توانایەکی باشیش بن بەڵام کار ناکەن چاوەڕێی دامەزراندن دەکەن چ پەیامەیەکت هەیە بۆ ئەو گەنجانە وڵا پێم خۆشە عنی هەوڵدن پێش ئەوەی کە دامەزێن کارێک بۆ خۆیان بدۆزنەوە ڕاستی لەبەرەوەی یعنی ئەویش و کارانەیە گەر تۆ چاوەڕێکەی کە حکومەت دامەزێنێ بژێوی ژیانت پێویستە تاواکو ئەگەیتە ئەو کاتی کە دامەزەی بەڵام ئەوانش حەقی خۆیانە ڕاستی دایان